خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. گۆڕانکاریەکان زۆر خێران دۆخی هەرێمی کوردستانیش ئەگەرچی ڕەنگە لە پلانە ئیقلیمیەکانیشدا وجودێکی ئۆتۆمان نەبێت، بەڵام لە بری ئەوەی کە یەکریزی هەبێت ئێستا لێکترازان هەیە. دۆخێکی ناهەموار چاوەڕێی خەڵک دەکا و لێرە و لەوێش پرسی تیرۆرکردن و کوشتن بە جۆرێک زیادی کردو بۆ هەمووان جێگەی سەرسوڕمانە. ئایا ئەم تیرۆرانە تیرۆری سیاسین؟ ئایا ئەم بابەتانە پەیوەندیان بە تەسفیەی یەکترەوە هەیە لە نێوان هێزولانە سیاسەکان و ڕوودا و مێژوویەکانی ساڵانی ڕابردوو؟ کورد لە بەردەم تونێلێکی تاریک و پڕمەترسیدایە، بە تایبەتیش لە باشووری کوردستان. ئایا بە چ ڕێگاک دەتوانین بگەینە ئاسۆ؟ ئەم شەو لەگەڵ نووسەر و ڕۆژنامەنووس بەڕێز عەلی کەریمی گفتوگۆکەین کە بەڕێزیان لە لەندەنەوە لەگەڵمانە. مامۆستام کاتت باش، دیمانەت بەخێر. هەرچەندە زۆر دەمێکە یەکترمان نەبینیوە لە نزیکەوە، بەڵام هەر لە شاشەش خراپ نییە. هیوام تەندروستیت باش بێ و گفتوگۆیەک بکەین لە پێناو نیشتیمان و نەتەوەکەمان. بە دڵنیایی شەوی تۆ و بینەرانی خۆشەویستی کورساتی شەر شاد بێت و من لە خزمەتتودام. زۆر سپاس مامۆستا. کاک عەلی، ینی دەمەوێت لەوە دەست پێ بکەم هەڵسەنگاندنی تۆ بۆ دۆخی هەرێمی کوردستان چی؟ ئەمە 7 ساڵی پێشستا زۆر گفتوگۆمان کردو و زۆر دەست لەسەر برینەکان داناوە. ئێستا دۆخەکە بەرەو کوێ هەنگاوینەوە؟ ئەگەر لە بیرت بێ کاکە زاناجان، هەر لەم تەلەڤیزیۆنە ئێوە و لە زۆری لە تەلەڤیزیۆنەکانی دیکەش بیدایەتی ئەو کابینەی نوێیە کە بە کابینەی کوڕەکەی کاک مەسعودی مەشهورە و زۆرتر بۆ ئەوی دانرا، ئەمن زۆر چاک پێم لەسەرەوەی داگرت، زۆر بە شەفافی، کە ئەوە سناریۆ موامرەیەک زیاتر نییە کە مەسعود بارزانی لەبەر ئەوەی کە قەیر تووشی کۆمەڵێک گیر و گرفت و پرسیاری زۆر بە چالشگەیشتن، ینی بەوە ببوو لەسەر ماوەی سەرۆکایەتەکەی. ئەمن زۆر بەڕاشکاوی کوتم مەسعود دێت ئەو خۆی سەرۆکایەتی لادەدا و برازاکەی کە زاوایەتی دەیکاتە سەرۆکی هەرێم و خۆی وەکو سەرۆکی حیزبەکە دەمێنێتەوە، بەڵام وەکو ئایەتوڵڵا و وەکو مجتەهید لە پشتەوە خۆی هەموو شتێک دەبێت و خۆی بریار دەدا و خۆی مەقەستەکەی پێیە و خۆی دەکا، بەڵام لە تەنیش ئەوەی داکە برازاکەی و زاواکەی دەکاتە سەرۆکی هەرێمێکی فەرمایشی بۆ بێدەستەڵات، بەڵام کوڕەکەی دەکاتە سەرۆک حکوومەتێکی بەدەستەڵات و بە قووەت، بەڵام پۆلیسی، بەڵام ئیستخباراتی، بەڵام ئەوەی کە ئیتر زمانەکان دەبڕن. ئەمن ئەوەم لە بیدایەتی پێش ئەوەی کە حکوومەتی کابینەی نۆ پێک بێت لە زۆرێک لە تەلەڤیزیۆنەکان هەر بین نفس بەو عیبارەتە کوتم حکوومەتی کابینەی نوێی کوڕەکەی مەسعود بارزانی کە مەسرورە دەبێتە حکوومەتێکی پۆلیسی. ئەگە چاوێک لێ بکەین لەو چەند ساڵی لەو 4 ساڵی کە حکوومەتی کابینەی نوێ بەڕێوە چۆت، تۆ دەزانی کە دەتوانین بە سەعات دابنیشین و هەژماریان بکەین لە چیدا سەرکەوتوو نەبووە، لە زۆر شتدا سەرکەوتوو نەبووە. یعنی تۆ پێم بڵێ لە چیدا سەرکەوتوو بووە؟ لە مەعاشی خەڵک، لە خۆشگوزەرانی خەڵک، لە دابەزانی سیعرەکان، لە مەرسومات و لە هاتنەسەری توێژی مامناوەند و توێژی فەقیر و هەژار، هەموو ڕسومات و هەموو ئەو شتانێکە لە کابینەی نوێ دانراوە لە بەرژەوەندی دەوڵەمەندەکان، لە بەرژەوەندی بازرگانەکان، قانونەکانی بۆ دەرسەوە و کاراسانیان بۆ کردووە. و ئەم کابینەی نوێ بمانەوێ نەمان هەوێ ئەوەی کە نەتیجەکەی و کارنامەکەی ئەوڕۆ دەبینین و لەگەڵ جەنابەت تاوتۆی دەکەین، کابینەیەک نەبوو کە بەرژەوەندی فەقیر و هەژار خەڵکانی زەحمەت چێش لەبەر چاو بگرێ، بەڵکو بە عەکسەوە کۆمەڵێک ئەرز و دروستکردنی خانوبەرە و ئەو جورەشتانە درا بە بازرگانە دەوڵەمەندەکان لە پێناو ئەوەیدا کە گوایە مەسکەن و گوایە خانوو بۆ خەڵکی فەقیر و هەژار دروست دەکەن. بەڵام تۆ دەزانی کە ئەو گوندانە و ئەو جێگە ئەو شوێنی جێنشینانە هەمووی بۆ خەڵکی دەوڵەمەندە، تەنانەت ناویان لێ ناون های کۆست
یعنی من یەکەم جارە لە مێژووی وڵاتانی بورژوازی وڵاتانی سەرمایه‌دار دەبیستم بڵە های کۆست، یعنی ئەو شانش دەست بەجێ دەبینەوە ئەو مستەشارە نامستەشارانە ناڕەسەنانەکە لە دەوروبەریانن دێن و دەچن و ئەویان کردوکە جیاوازێکی یەکجار زۆری چینایەتیان بەو ئیسلاحات و بەو شانە هێناوەتە ناو کۆمەڵانی خەڵک و وایان لێ کردو کە ئەوەی کە گوایە لە گوندێک یا لە گوندێکی نیشتەجێبوون دەژی ئەوە فێرعۆنە و ئەوە ئیتر لە ئەو پەڕێ کە دەسۆرشتە ئەم بۆ خۆم لە گوندێکدا دەژین بە نێوی گوندی ئاڵمانی دەزانم زۆر خەڵکی فەقیر و هەژاری تێدا زۆر خەڵکی تێدایە کە بەڕاستی بۆ نانی شەوێ مەحتەلە ئەمە وانە بەڵام ئەمان هاتوون ئاوایان لێ کردووە کارەبایان لێ زیاد کردوون خزمەت گوزاریان لێ زیاد کردوون قەرار بوو کرێچی نەمێنێ بەڵام کرێچی هەمووی ئەو دەوڵەمەندانش کرێچی نستاکوونێ دەمهەوێت بە کورتەیەک بڵم کاک زاناجان ئەوەی کە حکوومەتی نوێ کردی نۆهام کردی ئەویش ئەوە بوو کە چینی مامناوەندی لە ناو برد دوو چین ماوەتەوە چینێکی فەقیر و هەژاری ژێرەوە چینێکیش مۆڵتی میلیۆنێر ئەوە خەتەرێکی گەورەیە لە کۆمەلگایەکدا لە هەموو کۆمەلگایەکی مۆدێرندا تۆ ئەگە چینی مامناوەندی نەبوو ئەو کۆمەلگایە بەرەو گەندەڵی بەرەو داوەشین بەرەو لە ناوچوون دەڕوا ئێستا ئەمن ئەو خەتەرە گەورانە لە هەرێمی کوردستان دەبینم بە تایبەت کە دەگەڕێتەوە سەرخۆمان شێوەی حکومداری شێوەی دەسەڵاتداری یەکجار غەڵەتە حکوومەتێکی پۆلیسی زمان بڕین باشە من مامۆستاعلی کاک عەلی من لە سەرەتایی بەرنامە بیرهێنانەوەکم کردوتم 7 ساڵ وڵای زیاتریش دەبێت بەرنمەیەکمان کردوتت من تکام وایە لە دەسەڵاتی کوردی ئەو کاتەوە بزانم 2015 16 بووتت ئەگەر تێکتان داوە لەگەڵ نووری مالیکی بەڵام دوایە یەکجار کوردایەتی بکەن و عراقچێتی مەکەن مەسەلەن فەرشی سووری بۆ دامەخەن نەسەن ئەو جملەیەم بەبیرە مەسەلەن ئێمە لێرە هەندێک جار مەسەلەن لە بەغدا شەڕی پۆستەکرێ و ململانەیەکی تون دێ لە لایەکی تر ئەگەر کەسێک بەلای بەغدا بچێ بە غەیری پارتی دموکراتی کوردستان پێیان ئەڵێن عراقچی و خیانەتیان کردووە لەلایە کوردایەتیەکەمان بەو شێوەیە کە لە ناوخۆ کەس ڕووی لە کەس نییە ئەمە سەرنجامەکەی چی دەبێت یان دەرەنجامەکەی سەرنجامەکەی یەکجار خەتەرە یەکجار ئەوە تا تو دەیبینی تۆ لە خەڵکی سلەیمانی دەزانام لەگەڵ خەڵکی هەولێرش داهاتوو چۆدای و جۆبیسیان دەبی خەڵک بە ئاشکرا دێتە سەر جادەکان داوا دەکا کە 100,000 ڕەحمەت بە زمانی سەدام حوسێنی ئەمە کارەساتە بۆ کورد ئەمە دوای ئەو هەموو ئەنفال و کیبیاباران و 33 ساڵ خەبات بە دژی دیکتاتۆرێکی وەکو سەدام حوسێنی ئەو تاچی کورد بێ بڵێ 1000 ڕەحمەت بە دوێنێ 1000 ڕەحمەت بە کفندز ئەمە زۆر خراپە ئەمە داوەشینە بۆ ئەو کەسانەی کە دەستنە ژێر ئەو بەرپرسیارەتیە ئەخە با پێم بڵێن چێ بەرپرسیاری ئەو دۆخەی ئەو ڕێی هەرێمی کوردستانە نەوەی کە دوودانە هێزی دەسەڵاتدار لە کوردستانن لە دوای ڕاپەڕینەوە بە 50 ئەو دوانە هاتوون هێزیان هەیە پارەیان هەیە چەکیان هەیە هەموو دەستگاکانی وڵاتی حکومداریان هەیە و ئەو جار ئەوە نییە ئێمە لە کابینەی نۆ بەرەو ئەو پەڕی خوارەوە ڕۆیشتین لە دوای ڕێفراندۆمدا ئەخە کاکە ئێوە هەر ئەوانە بوون لە هەولێرە هاواریان دەکرد کە ئەوانەی دژی ڕێفراندۆمن دژە کوردن یعنی ئەو مزایدانە ئەو پۆپۆلیزمە جاهیلانیان و ڕێخست لە ناو دنیای مەجازی و دنیای سۆشیال میدیادا هەر ئەو برایی تۆ 4,000 قسەی سوچیان پێکوت کوتیانەوە کورد نییە جاشی قاسم سلەیمانیە ئیستیخباراتە چی هەمووشەوە ئەسڵ و ئەساسی نییە من 44 ساڵە ئێرانم نەدیوە بەڵام هزار تۆهمەی وایان بۆ ساز کردم بۆیە چونکە ئەوان دەڕەجیاندایە دەڕیشەیاندایە هەر لە زمانی باپیریانەوە کە مەلا مستەفای بارزانی بووە ئەویش زۆر سادەیە ئەگە عەلیمان بۆ کوژرا دەیکوژی بۆمان نەکوژا بێ ئابڕووی دەکەین فیزیکی بۆمان ناکوژرێ ترۆری معنەوی دەکەین ئەویان کردووە ئەوە تا تۆ بزانە ئێستا زیندانەکانی بادینان من هەر نازان بۆ گیراون ئەوزار لەو لاشەوە هاوارە دەکەن ئیدعا دەکەن لە ناو دیپلۆماتی دەرەوە و دیپلۆما خۆنسوڵخانەکان وانە ئێمە زیندانی سیاسیمان نییە ئەی کاکە دوی نێشەوێ پێرێشەوە هەر خودی ئەندامی سەرکردایەتەکەیان ئاغای عەلی ئەونی دەڵێ ئێمە ئەوانە ئەو قسانە هیچ نین ئەتۆ پێم بڵە بزانم سەردەر عوسمان چێ بوو دێنێ ئاوە دیسان پاش ئەو هەموو ساڵی تۆهینی پێدەکا
دێ دەڵێ کاکە یەک کتێبی نییە، یەک مەقالەی نییە، یەک نووسینی نییە، دوایە دەڵێ ئەوانە هەوادار و جاسووسی پەکەکەی بوون. ئەی باشە ئەوە سیاسی نەبێت چ شتێک سیاسیە پێم بە بزانم. کابرا نایشارەتەوە دەڵێ ئەمن حبم هەیە لایەنگرم خەتی پەکەکەی دەڕۆم. باشە ئەمە ئەتۆ لەسەر ئەوەی دەیگری ئەدیگەوە سیاسی نەبێت چیە؟ خۆ سەدامیش لەسەرەوەی کە ئێمە کۆمەڵی مارکسی بووین خەڵکی دەگر، یا شای ئێرانە لەسەرەوەی کە ئێمە خەباتی چینایەتیمان دەکرد ئێمەی دەگر، دەوەشک زیندانی سیاسی بوو پڕ بوو، نەشی دەکوت زیندانی سیاسیم نییە. تۆ دێی دەڵێ بەولا بۆلادا پێت وایە خونسوولخانەکان و دیپلۆماتەکەی بریتانیا و ئەمریکاش وەکو ئەو خەڵکەی لای خۆت گوارە بەجۆن و بێدەنگن ناکاکەوان تێدەگەن، ئەوان زۆر چاک تێدەگەن، بەڵام ئێستا کە دەنگ ناکەن و ناتێن نەخوارێ لەسەر تەختەکەی دیارە بەرژەوەندی زلهێزەکان یەکجار لەوە گەورەترە کە ئێمە قسەی لێ دەکەین، یەکجار ئەوانە ئەولایەن هەیە بەرژەوەندی زلهێزەکان لەلایەکەوە سووریا، لەلایەکەوە عێراق، لەلایەکەوە ئێرانە، لەلایەکەوە لوبنانە، لەلایەکەوە یەمەنە، ئەمانە دەنێو ئەوەیدا کایە دەکەن و مەلەی دەکەن. باشە کاک عەلی، ئێستا ماوەیەکە مەسەلەن دەست دەبرێ بۆ هەندێک کارەساتی ڕابردووی جەرەک بڕکە، مەسەلەن کارەساتی هەکاریە، مەسەلەن کتێب دەنووسرێ، مەسەلەن کتێب دەبێت مێژوو بە وجدانەوە هەر کەس بینووسێتەوە، مەسەلەن تۆهمە دەبەخشرێتەوە، ئەمانە چ کاریگەریانە بێ لەسەر لێکترازانی زیاتر لەسەر قوڵترکردنەوەی برینەکان؟ وەڵڵا پێش هەموو شتێک پاشلبوونی سیاست و ئەخلاقی ئەوانەیە کە ئەو کارە دەکەن. یعنی ئەوەی کە من بۆ خۆم لە دوای حەکاری ئاوا تێکەڵاوی یەکێتی نیشتیمانی و برادرانی کۆمەڵی مارکسی لێنینی بووم و هەمووش چەند برادرێک ماون دەتوانن شایدی بدەن کە ئێمە کۆمەڵە گەنج بووین کە دوای حەکاری بەڕاستی وەک ڕووخا بووین، ینی کارە ساتەکە ئەوەندە گەورە بوو خەبەر دەهات لە پشت شاخەکانەوە دایان کوت 700 پێشمەرگەی نوێی یەکێتی نیشتیمانی، 700 خەڵکی خوێندەوار و ئەوە کە هاتوون بوو بۆ پێشمەرگایەتی بۆ کۆمەڵی مارکسی لێنینی یا بۆ یەکێتی نیشتیمانی تێدا چوون و ئەوانە، ینی کارە ساتەکە یەکجار لەوەی زۆر گەورە بوو. زۆر ئەو جارەکانە ئەوان هاتن ئەو کارە ساتەی هەکاریان کرد. دەستا کاکە برینەکە قەتماغی بەستۆ بۆ ئەتو بۆ هێندب ئەمە نازانم، ئەم لەم حیزبە ناگەم، لەلایەکەوە دەڵم مەرکەزیەتێکی زۆر بەقووەتمان هەیە، هەردوێنێ پێرەوای دەکوت، لەلایەکی شەو کاکە دەیان قسەکەریان هەیە، ئەوڕە مەسرور قسەی دەکات شەوێ عەلی ئەونیوە درۆی دەخاتەوە، مەسرور دەڵێ ئەمە زیندانی سیاسیم نییە، عەلی ئەونی دەڵێ بە ئەوانە پەکەکەن. یعنی ئەمانە لەولا ئەوی دیکە قسان دەکات، لەولا ئەوی دیکە قسان دەکات، یعنی ئەتۆ بۆ دەبووی دەو ڕۆژەیدا کە ئێستا وەختی وەزع ئێمە لەگەڵ بەغدای ئاوایە، مەعاش دواکەوتووە، کارەبا ئێستا هەر لە جێگای خۆیەتی، ئێستا هەنگاوێک نەچوینە پێشێ بەو هاوی نەگەرمەی خەڵک بێ کارەبایە، خەڵک بێ ئاوە، ئەتۆ ئەمە چییە برینەی هەڵدەدەیەوە؟ ئەو جارەکانە کەسێک ئەوەی هەڵدەداتەوە کە خۆی مەشمولە، کە خۆی یەکێک لە تاوانچیەکانە، یەکێک لەو کەسانەیە کە تاوانی گەورەی لەسەر ئەستۆیە کە ناوی کەماڵ کەرکووچێ. ئەتۆ پێڵام کات کەماڵ کەرکووچی پێم بڵێ بزانم ئەو دەستەت لە چۆ ئاوەیە لە چۆ پێم بڵێ، ینی ئەتۆ خۆتۆ ناتوانین خۆڵ بە چاوی خەڵکدا بکەین، ئەتۆ هاتی وەکو قیادە مۆقەتە ناکە شەڕیەکێتی نیشتیمانی ئەو هێزە تازە پێگەیشتووە کە ئومێدی هەموو ڕۆشنبیری هەر چوار پارچەی کوردستان بوو، باوەڕکە ئەو تاریکستانەی لە دوای ئاژ بەتاڵی 75 بەسەر ئێمەی خوێندەوار و سۆزداری دایکی نیشتیمان بووین، ینی وەکو تەعزیە باران ئاوا وەکو تەعزیە وا بوو بۆ ئێمە، دا بەڕاستی ببوو تەلەفۆنە دەبێ قەتەکرێت، ینی ئێمە دەوپەڕی مەعیوس بووندا بووین کە ئەوان هاتن ئەو کارە ساتی هەکاریان کرد. پێم بڵە بزانم دوای ئەوە ئێمە تازە هێزێکی پێگەیشت و شاڕۆیش بوو، هێزێکی حکوومەتێکی تازە هاتبوو، بمانهێنمان لەگەڵ کوردی ئێرانی دەستی کرد بە شەڕێ و هەرسبیانیش ئەوە ساڵوەگەری 28 گەراوێژەکە کە هێرش بۆ سەر ڕۆژهەڵاتی کوردستان بوو. پێم بڵێ چێ یارمەتی پاسداری تازە بە مەیدان هاتووی هیچ نەزانی مبتەدی کەوت و پێشان کەوت لە شنۆ و لە دزڵی و لەو ناوچانەی زاردەی سەردەشت و خانێ چێ و پێشیان کەوت، چێ هات وعدی بە بنی سەدریدا کوتی ئەمن
کێشەی دموکرات و کۆمەڵەت بۆ هەل دەکەم خۆ ڤیدۆکان ماوە خۆ مەسئول عسکەریەکان کە لە ڤیدۆکەیدا قسان دەکات دەڵێ ئێمە پێشمەرگە و پیاوی کاک مەسعود و کاک ئیدریسین ئێمە ئەوە دەکەینەوە ناو چێوانەمان ئەوە کردو چێو ماڵ کردو لە دموکرات و کۆمەڵەمان شاردێتەوە خۆ بەخۆشیەوە زمانی قازی محەممەد و شێخ مەحموود و شێخ ڕزا و ئەوانە نییە کە بڵێن بەڵگە و مەڵگەکان دەستی تێوەدراوی بۆ ئێستا کونیە هەمووی ڤیدۆ و کامێرا و ڕسم و وێنەیە بۆیە نابێوانە حاشا لە شتانە بکەن ئەوە حاشاش لێ کرد بزانی سی کاک زانە کێشەی گەورەی مە دوێنێ شێش باسم کرد لە بەرنامێکی دیکەدا کێشەی گەورەی میلەتی کورد دایکی نیشتمان ڕۆشنبیری کورد زۆر زەعیفە ڕۆشنبیری کورد بێ ئیرادەیە ڕۆشنبیری کورد باش دەزانێ ئەو بۆ چوار ئانە خۆی دەفرۆشێ خۆی تەسلیم دەکا هەتا ئەوان بزانن کە خەڵکەکە ڕۆشنبیرەکە نوخبەکە ئەوەندە بچووکە ئەوەندە زەعیفە کە دێ دەڕێگای خودایدا ئەو ڕۆکانەیەکێکم دی خانمێک دەڵێت دەڕێگای خودایدا ئەمن گەیشتمە ئەوەی کە ڕێبازی بارزانی دروستە خوا هیدایەتی داوم دەڵێ بڵێ خدا هیدایەتی داوام کوڕە کاکت تۆ چۆن وا دڵی نەوەڵا پارە هیدایەتی داوی شیرفان هیدایەتی داوی بۆیە ڕۆشنبیری کورد نوخبەی کورد حتا بڵی زەلیلە لە ئاسمادەوە باشە باسی ئەوەت کرد کە دۆخێکی پۆلیسی دروست بووە لارێمی کوردستان مەسەلەن لێرە و لێ خەڵک دەکوژرێ باسی چە کۆکردنەوە دەکەن بەڵام هەر خەڵک شەهید دەکرێت مەسەلەن دوێنێ شەو ئەم کاتانە زووتر مەسەلەن دامێکی ئەنجومەنی ناوەندیەکێتی لە ڕانی شەهید کراوە مەسەلەن خەڵکی تر بە ناوی بابەتی کۆمەڵایەتی کوشتنێکی زۆر هەیە ئەمە یعنی هۆکار چییە ینی دیوە سیاسەکە یان بعدە سیاسەکەی چیە بە ڕێزکاگالی والله کاک زاناجان هەر دەو بەرنامەکەمان بە یادکردنەوەیکی بە پێز و بە پیرۆزی کاگڕێبازی دەرگەڵەییمان دەست کاگنیاز ببوورە کاگنیاز دەرگەڵەی دەست پێ کردبایە بەداخەوە ئەو فەرماندە ئەسکەریە کە 4-5 ڕۆژ لەوە پێش لە جلدی 5 کتێبەکەی کاک مەسعودیدا کە خۆش کتێبان دەداتە دەرێ دەڵی چاپخانەیە دەڵێ ئەوەیە بەبێەوەی کە هەمووشمان دەزانین کاک مەسعود ئەو سەواد و معلوماتەی نییە کە ئاوا بە پەلەپەل 600 لە 1000 لاپەڕە کتێب بکاتەوە دیارە مەداح زۆرن ئەستا مەداحەکانی دەوروبەری سەری ڕەش و دەوروبەری خۆی هەروەکو زمانی قەجەرەکان و زمانی سەفەوەکان و زمانی عوسمانەکان پێیان دەڵن کاکە ئەوە بنووسە ئاوا بکە ویان دەهۆنەوە و ئەیتر سلسلەیان بۆ دروست دەکەن و من لە بیرمە لە ئاعدادی و شتیوا دەماخێن کاتی خۆی کە ڕزا شای باوکی شای پێشوو هاتە سەرکار کابراایکی قەزاق بوو هیچی بەبەرەوە نەبوو هیچ نە عایلەیەک نە دایکێک نە بابێکی مەشهور هات کە بوو بە شای ئێرانیە بوو بەوەی کە کۆدەتای کردو ئەوە هات کۆمەڵێک ڕۆشنبیری گەورەی وەکو ڕەشیدی یاسەمی و ئەوانەی ئەجیر کرد و مێژووی پێنووسین مێژووی خۆی پێنووسین دا بۆیە کاتێک کە دەسەڵات دەست دەبا بۆ مێژوو دەسەڵات دەست دەبا بۆی کە مێژوو بنووسێ مێژوویەکی زۆر گڵاو دەنووسێ زۆر گڵاو دەنووسێت ئەمڕۆکانە کاک مەسعود بەداخەوە هەمومان دەزانین کاک مەسعود چەندی سەوات هەیە و چەندی خوێندەواری هەیە بەڵام دەستی پێکردەوە بەولایدا کتێب دەردەدا کتێب پڕ لە درۆ کتێب درۆی شاغدار کوڕکاکە زۆر عیبە کوڕکاکە مێژوو ئاوە لێت قبول ناکە ئەتۆ بۆ خۆت بە دڵی خۆت مێژوو دەنووسی ئەتۆ بە دڵی خۆت باسی مامزەلالی دەکەی بە دڵی خۆت باسی کاگنوشیروانی دەکەی ئەمانە زۆر لەسەر دەکەون بەڵام هەرچەند بەداخەوە ئەو ڕۆکە ئەوان ئەوڕۆ دەبینن ئەوان دڵن دوای خۆمان هەرچی دەوێ با ببێت ئەو ڕۆ گرینگە بۆ من و بۆ منداڵەکان و ئەوانە دەنا ئەوەی کە چەند لاپەڕەیەکان بۆ ناردوم خوێندومەتەوە کارە ساتە لە یەکێک لە لاپەڕەکاندا ئیتفاقەن باسی کاگنیازی دەکاکە ئابەجا خۆجات چی بوو کابرا لەوەی ڕاچۆتە ئەو حیزبێ هاتوتە ئەو حیزبەی ئەتۆ لێرڕا لەو کتێبەیدا پاش ئەو هەموو ساڵی پێوەی دەدەی هەڕەشەی لێ دەکەی کە دەڵێ ئەو باڵەکایەتی تەسلیمی یەکێتی کرد یعنی ئەمە ئیتر ئەگە وڵاتێک قانونی تێدا بێ وڵاتێک یاسای تێدا سەروەر بێت ئێستا دەبوو هاتمان لەسەر ئەو دێڕەی فەرموو مەسعود بارزانی ئەتۆ چەند
هەڕەشەن لەو کابرایی کردووە ئەو جاتۆ سوزانی لایەنگرێکی بێ عاقلی بێ شعوری تۆ ینی دەروێشێک هەڵناستێ لە تۆڵەی ئەو قسەی کە تۆ لە کتێبەکەت دانووسیتە پچێ خزمەت گوزارێکی تۆ بکاو کاک نیازی بەرفیشەکان بدە ئاخە تۆ دەبێت فکریوانە بکەیەوە کاکە ئەو ڕۆکانە هەر کەس هەڵدەستێ بە تایبەت لە منتەقەی ڕانیە و خەڵات زێ و ئەو گەرمیان کاک هەر کەسە تفەنگی پێەیە هەر کەسە چەکی پێەیە ئەتۆ ئەو زارەکانە تۆ دەزانی کە کۆمەڵک دەروێشت پەروەردە کردووە ئەو دەروێشانە چۆن کۆنتترۆل دەکەی خۆ من قەت بە بەش بەش بە حاڵی خۆم وەکو نووسەرێک وەکو ڕخنەگرێت قەت لەوان ناترسێم بەڵام لە دەروێشەکان دەبێت بترسێم کە خۆمیان بولادەم ئەمن لەو لەندەنەی دوو خانمی دەروێش هاتم پەلاماریاندا احتمال بوا دەکەن خانم بوا دەکەن تی نەغەڵەت تەبی قسە بە سەرۆکمان بڵێ تو ئەوە نی قسە بە سەرۆکمان بڵێ لە لەندەن دادری خۆڵک خۆشایی کاکە دادەجان کاردە دەکەم دادەجان تکە ئەمن هەڵاتم ئەمن خەڵک دەزانێ من هەڵاتم بۆ چونکە هەر ئەمن تێدا دەچوو ئەوان دەچن ئەوە دەکەن بۆەوەی کە عەلی دەمکوتکەن عەلی ترۆری فیزیکی بکەن هاتن لە باس نیوز لە کۆڕک لە کوردستان 24 بڵاویان کردەوە هێزێکی قواتێکی سوات هات عەلی کەریمی تورەکەی بەسەردا کرد و بردی بۆ گوانتانامۆ کوڕە کاکە عەیبە کوڕە کاکە من ئەوە نێ لێرم کاکە تۆ ئەم درە ینی ئەوانە ئاوان لێ هاتۆ کە وەکو مستەشارەکەی وەزیرەکەی لیتلێری کەدی کو درۆ بکە هەر کەسێک دێ باوەڕ پێ دەکات ینی کۆمەڵێک دەروێشی وەکو کەماڵ کەرکوچی و وەکو عەلی عەونی و وەکو هێمن هەورامی وەکو ئەوانان هێناوە ئەزیر کردووە کە تەنیا لە فکری ئەوەیدان کە چۆن زۆرتر مستەفید بن کاکە ئەخر مستەفید بوون ئەوەیە کە چارەنووسی میلەتێک تێک دەی دڵی خەڵک بسووتێنی خەڵک شەهیدکەی ینی ئەو مستەفید بوونە چ مۆڕاڵێکی تێدایە بەڕێز کاک عەلی بە دڵنیایی مۆڕاڵی تێدانە بە دڵنیایی بەڵام چ بکەم دوای ڕاپەڕین ئەوەمان فێری خەڵک کرد پیاو ئەو پیاوەیە کە ئەو بەشی خۆی بچکرێ ئەو پیاوەیە کە بەشی خۆی بێنێت ئەمەیان کرد بە کولتورێک کردیان بە فەرهەنجێک بەڕاستی لەو کۆمەڵگای من و تۆ کاکە زاناجان ئەو ڕۆدەوەم بە تێڕادی پێت بڵم ئەخلاق زۆر زەعیف بووە ئەخلاق زۆر وەلاندراوە ئێمە دەبێ ئەخلاق بۆ کۆمەلگا بگەڕێنینەوە ئەخلاق لەگەڵ دەدەسەڵاتی ئەو بنەماڵەیە ناگەڕێتەوە حتا ئەو بنەماڵەیە لەسەر کار بن حتا ئەو بنەماڵەیە لەسەر دەسەڵات بن ئەخلاق هەر بەرەو دواوە دەڕوا میلەت هەر بەرەو دواوە دەڕوا میلەت بەرەو کۆیلایەتی دەڕوا و ئێمە دەبێت دەواز بێنین ئێمە دەبێت ڕزگارمان بێ لە دەستی ئەو دەسەڵاتی خێڵەت ئەوان لە ساڵی 61ەوە بە ناوی شۆڕش بە ناوی کوردایەتی ئەو میلەتە دەسەوسێندەوە ئەو میلەتە دەکوژن لە ناو خودی شۆڕشدا کە شۆڕشی ئەیلۆر بۆ هەموو کوردێکی ئازادی خوا شتێکی مقدەس و پیرۆز بوو لە ناوێدا ترۆریان کردووە لە ناوێدا مارگرێتیان کوشت لە ناوێدا خەڵکییان کوشت لە ناوێدا سلێمانی معینیان کوشت لە ناوێدا دکتور شوانیان کوشت لە ناوێدا سعید ئاڵچیان کوشت یعنی ئەمە ئیتر بەڕاستی بەسە یعنی ئەی میلەت ئەگۆ تاکەیوە خەبەر نایەن ئەو ئایلەیە ئێمە بەرەو هەڵدێرێک دەبا دەنا بە هەموو حیسابێکی خەڵکی سیاست مەداری ئەجنەبیش و خەڵکی دیپلۆماتیش و خەڵکی تەکنۆقراتی وڵاتانی جیرانیش و وڵاتانی دەوروبەریش کە دڵسۆزەیان بۆ کورتە بێ وەکو مەسەن فەڕانسەی وەکو ئینگلیز وەکو هۆڵاند وەکو سوی ئەوانە کاکە ئەم حکوومەتە بەرەو شکستە ئەو حکوومەتە دەیتوانی لە 30 ساڵی ڕابردوودا بەڕاستی نموزەزێکی زۆر جوانی دموکراسی ئازادی پڕ لە عەدالەتی ئیجتیماعی پێشکەشی هەموو کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەموو نەتەوەکانی دەوروبەرمان بدا و بڵێن کاکە ئەوە تا کورد بە درێژایی 40 ساڵ 50 ساڵ دە شۆڕشدا بوو لە دوای شۆڕشدا وەرە بزانە چ حکوومەتێکی پێشکەش کردووە چ نموزەزێکی پێشکەش کردووە وەرە ئەمە تۆ بڕۆ ئێستا کونی بە تێڕادیوی بڕۆ لە کندوو ئەجنەبی باسی مکانیزمی حکوومەتەکەی خۆمان بکە باسی کارنامەی حکوومەتەکەی خۆمان بکە ئەوە لە خزمەت گوزاری ئەوە لە ئازادی ئەوە لە ئەوە لە کارەبا یعنی دەکرێت ئەتۆ کارەبا لە خەڵک گران بکەی بەوەیەوە کە ئەوە های کۆستە نازام چیسی کورکاکەوانە زۆر عیبە
ئەمە زۆر عیبە ئەو واتە کاک عەلی یەکێکی تر لە دەردەکان ئەو ماوەی کە دەیبینین لە هەرێمی کوردستان ناوە بە درۆنی تورکی مەسەلەن بردومانی ناوچە جیاجیاکان دەکرێەوە هەفتەی ڕابردووش مەسەلەن فۆکەس و زەختێکی زۆر لەسەر سنووری سلێمانی بوو. خەڵکیش پرسیار دەکات دەڵێت خۆ ئەگەر ئەو GPS-ە ئەگەر هەر کورد خۆی داینێنێ چێ دایدنێ؟ ینی ئەمە بۆ ئاوامان لێ هاتوو، ینی ئەمە چمان دەست دەکەوێت لەوەی ئەگەر بۆ مەسەلەن چاوساغی بکەین، ینی بۆ درۆنێکی تورکی بۆ کوردێک شەهید بێ، ینی ئێمە وەکو کورد وەکو پرسیینەتەوەی چی سفادەیەکی لێ دەکەین بەڕاستی بۆ چووری تۆ چێن ئەوانەی ئەوە دەکەن پێ دوایە تورکێک بێت ئەوە بکە فەرمو ئەوە هەر لە یەکێک لە لاپەڕەکانی ئەو جلدی ئاخرەی کاک مەسعود دەفەرمێ ئێمە سەرمان بۆ سەددام شۆڕ نەکرد، سەرمان بۆ شای ئێران شۆڕ نەکرد. ئەنی کاکە ئەتۆ خۆمە مێژووی 200 ساڵ لەوەی پێش نییە، مێژووی هەموو 56 ساڵ لەوەی پێشە، ئەتۆ چۆن چوی بەرەو ماڵی دیوەخانی شای ئێرانە؟ کوڕە خۆ کاکە یەکێک دوکتور مەحموودی دەستی ڕاستت بوو ماوە، ئەتۆ ئەو کاتی زیاتر لە 150 میلیۆن دلاری ساڵی 75 برد لەگەڵ خۆت، شۆڕشێک کرد بێدایک و باب کرد، شۆڕشێکت سەرنەوی کرد، بە شاد کورد ئەمن خزمەتکاری شای خۆمم، ئەتۆ بە شاد کورد بە ڕۆژنامەکانی ئێرانی خۆم لە بیرما کاری من تەمام شد، ینی ئەمن کارم تەواو بوو. نیسانەکانە هاتی خیادەمەوە قەتە دروست کردەوە بەر بوویە گیانی ئەو شۆڕژگێرە جوان و جوانانەی کە هەموویان تەمەنیان 20 ینی هەرە بە تەمەنەکان مەسەن شەید ئارام 30 ساڵ وشتی ئاوا بووە، یانی تۆ بەر بوویە گیانی ئەوانە کە دانەویست شۆڕشێکی پاک و خاوێن بە پێچەوانەی شۆڕشە پڕ لە گەندەڵیەکەی ئەیلول. ئەخۆ کاکە شۆڕشی ئەیلول من و تۆ نەمان کردو کاکزانە ئەو خەڵکە کردویانە وەکو زەمیل مەحۆی وەرە بڕۆ بیخێنەوە، وەکو ئەوانەی دیکە کە ئان کتێبیان نووسیوە، وەکو زوراری علی شەریف حلمی علی شەریف زوراری سلەیمان بەجی دەکەن ئەوانە نووسیوانە. کاکە ئەتۆ ئەوە شۆڕشەکەش کە دەبێت شۆڕش مقەدەسە، شۆڕش دەبێت هەمووی پاک و خاوێنی بێ، ئەتۆ ئەویشت ئاوا لێ کرد. وەرە فەرموو ئەو پارە زۆر و زەوەندەت لە پێشمەرگەی تازە پێگەیشت و بۆ خۆت پێت ناکرێت زۆر باش. خۆ ڕاستی کرد کوتی ئەمن لەگە پێم نەکرێت تێکی دەدەم. باش ئەو پارەیان بۆ چۆ بەر ئەو پارانەی تۆ نەبوو، خۆ ئەو پاران بۆ خۆی تۆ نەبوو. ئەتۆ لەسەر چی شێخ هەرسینت کوشت؟ ئەتۆ لەسەر چی لەسەر پارەی فرۆژگاکان بەداخەوە کوڕەکەی ئێستا بۆتە ئەوەی کە خەبەجۆ و هەر دەمەی لە ینی ئەم دەمایشانە ئەو شتانە لە ناو کوردەواریدا بەڕاستی من دڵم بە دایکی نیشتیمان دەسووتێ. چۆن ئەو دایکی نیشتیمانە سەزاواری ئەوەیە، شایانی ئەوەیە کە ئێمە ئاوای لێ بکەین هەرچی خەڵکی پرۆپوچ و هەرچی خەڵکی هیچ دەباراندانە بووە هێناویانە بە ناوی مستەشار و بە ناوی وەزیر و بە ناوی نازانە ئەندام پارلەمان و بە ناوی چی. کوڕەکاکە زۆر عیبە، کوڕەکاکە کورد شایانی وەی نییە. بۆیە ئەمن لەم لێرەوە هاوار دەکەم لە میلەتەکەم. ئەی میلەت ئەگەر ئێوە بێدەنگ بن ئەوانە ئیدامە دەدەن بە کاری خۆیان، ئەوانە هەر درێژەی پێدەدەن. کاتێک ئەوان دەبێت ڕادەوەستن کە ئەمە ستۆپیان پێ بکەین، ستۆپەکەش بە دەنگی بن و تۆ دەکرێت بەوە هەڵدەگرێت کە دەنگمان بەرزکەینەوە. بەڵام مەسەلەن ئەوان سەریان ینی بۆ سەدامیش شۆڕ نەکرد، مەسەلەن ڕوبەڕووی بوونەوە مەسەلەن شۆڕشەکە سەرکەوت. ئەوە ڕاستی تێدانێ بە ڕێزکاکالی بە چۆن ئەمەوە دەمێزەوە ئەرزکەم کە ئەو دەڵێ نە بۆ سەدام نە بۆ شای. کاکە ئەتۆ نەتەنیا بۆ سەدام و بۆ شای سەرد شۆڕ کرد، کاکە چوی سەدام لەبەری پاڕاوی هێناتە هەولێرە کە بە هەزاران خێن ئازاد ببوو. بەچی هەولێر ڕزگار ببوو؟ ئەتۆ هاتی لە 96 هێنا سەدامت هێنا، ئەتۆ ماچت نەکرد سەدامت ماچ نەکرد، ئەتۆ سەدامت نەهێنا. ئەی کاکە ئەتۆ نەتەنیا شاو سەدام، ئەتۆ وەرە بزانە لەگەڵ تۆرکس دەکەی. ئەتۆش ئێستا ئەو درۆنانەی کە باست کرد، کاکە خۆ درۆن ئوردوغان لە کۆشکەکەی خۆیڕان نازانێ عەلی کەریمی بە چۆدا دەڕوە. ئەوە هەر ئەو سیخۆڕەکانی کە ئەوانن لە
کاکە علی ئەونی بە ئاشکرا کوتی دوێنەوە پێرێ بە ئاشکرا لەسەر و تەلەڤیزۆن وەڵڵاهی دەبوو ئەو میلەتە هەستێت بێتە دەرێ بێتە سەر جادەی وە سەنگبارانیان کرد کاکە تۆ دەڵێ لەسەر تەلەڤیزۆن دەڵێ داوا لە حکوومەتی تورکیا دەکەم کە بەو مکانیزمە پێشکەوتوانەی خۆیان ڕێک سەرۆکەکانی پەکەکەی بگرنە ئامانج نەخەڵک بکەنە ئامان کاکە تۆ عیب ناکەیت ئەتۆ چۆشتی ئاوا دەڵێ کاکە ئەوانی شۆڕژگەرن شۆڕژگەری پارتێکی تر هەڵبەتە هەرچەند بۆ من زۆر سەیر نییە چونکە کاک زاناجان ئەمن ئەوەم دیوە لە شێستەکانیشدا ئەوان کوردی ئێرانیان ئاوا لێ کرد ئەوان کوردی ئێرانیان تەفت و تونا کرد سەرکردەی گەورە گەورەمان تەفر و تونابوو لە شێستەکاندا وە ئەوان پیشیانە و ئەوان بەڕاستی تەنیا و تەنیا بۆ ئەوە هاتوون کە چیرفانیان پڕکەن کە منداڵی خۆیان پێ بگەێنن کە کەس و کاری خۆیان دەوڵەمەندکەن چیرفانیان بەو حاڵی کاک علی ئێستا بەغدا کە خۆی ڕێخستۆتەوە بەرامبەر بارێمی کوردستانەوە تا چەند مانگە خەڵک چاوەڕێ من چەندین بەرنامەم لەسەرەوە کردو کە موچە دێ موچە نایە ینی ئەمە پێت وایە بەغدا ئاوا قبوڵی دەکا ئیدی کە ئێستا دەسەڵاتی بەهێز بۆتەوە بەش بە حاڵی خۆم زۆرم پێ ناخۆشە بەغدا بێتەوە دووبارە بۆ کوردستان بەڵێ ئەلبەت بە ناخۆشی وا دەڵێن بەڵام ئەو دۆخەیە کە بە ڕێزت باسی دەکەی و گوێ لە کەس نەگیرا بە دڵنیایی خەڵکەکە دەسێ بە دوایاندا خەڵکەکە دەسێ بە دوایاندا ینی ئەخ تاکەی ئەتۆ ئەو توێژە زۆر و زەوەندەی کە مۆتۆری حەڕەکەی کۆمەلگایە چینی مامناوەندە ئەگەر کۆمەلگایەک چینی مامناوەندی نەبێ ئەو کۆمەلگایە دەفەوتەیە ئەتۆ ئەو چینەت لە ناو بردووە ئەو چینەت فەقیر کردووە هەژارت کردووە بێشەخصیەتت کردووە چونکە ئەو غرورەی کە مامۆستایەکەیەتی مەهەندیسێکەیەتی وەک توێژی مامناوەن کە تۆ شکاندت ئیتر کاکە کۆمەلگادا دەوەشێ ئەتۆ هاتووی کۆمەڵێک هەمووشی خزم و کەس و کار و مەداحی خۆت ئەتۆ ئەو مەداحانەت هێناوەتە دەجانی خەڵکیت بەرداوە یەک بە نێوی زەوی دەدەی بە خۆڕایی یەک نازانم پرۆژەی دەدەی یەک نازان ینی ئەمەجی ئەو زار مەسەن بەڵێ کابینەکەم سەرکەوتوو بووە کاکە ئەتۆ دیی لەبەر چاوی ئەو عالەمەی زانکۆی دەهۆی چێدەکەیەوە نەفەری یەک بارزانانی نەفەری دوو بارزانانی نەفەری سێ بارزانانی بۆ خۆم چاوم لەکرد لە بەرامبەر ئەو تەلەڤیزۆنی دانیشتبووم تا نەفەری 12 بارزانی کوڕەکە ئەدیێ منداڵە فەقیرانە ئەدیێ منداڵە ئەنفال کراوانە ئەی کاکە تۆ ئەوە پەروەردەیە ئەتۆ دروستت کردو سیستمی پەروەردە هەمووی ئەهلی کاکە نەتێش مەکتەبە حکوومیەکارتان نەهێشت ینی ئەوە گەورەترین خیانەتە بە پەروەردەی دەکەین ئێمە کە پەروەردە ئومێدی دوا ڕۆژی هەمومانە ئەو منداڵانەی کە ئەو ڕۆکانە لەو مەکتەبانە پەروەردە دەبن ئەوانن کە وڵات دروست دەکەن ئەوانەشان خرا کرد ئەوانەشان لە ناو برد ئەوانەشان بێ ئەخلاق کرد هاتووە دەڵێ خەڵاتی نەفەرەکانی ئەوەڵ دووەم و سێوم دەکەم کاکە ئەوە لە شوی دنیادا ئەوەیە ئەگەر گۆڕانکاریەک ڕووبدا بەو حاڵەوە لە تورکیا و ئێران مەسەلەن لە عێراق سووریا ئەوە تا خۆی بە قووەت دەکاتەوە بەهێز بۆتەوە چۆتەوە ناو مەسلەی کۆمکاری عەرەبی و ئێران بۆ خۆت دەزانی کە لە ڕووی مخابرات و لە ڕووی دیبلۆماسیەتەوە بەهێزە تورکیا هەروەها هەرێمی کوردستان بەرگەی ئەوە دەگرێت ئێمە کە ئەوها مەسەلەن ئەو پەکەکەی پێتیرۆریست بێ و ئەو پێیوا بێ قەینا لەبەرەوەی کابرا لە سزنە لەبەرەوەی پەکەکە بووە مەسەلەن خۆ با منیش ڕەم جیاواز بێ لەگەڵ پەکەکە وەڵام خۆ پەکەکە کوردن خۆ ناتون دژی کورد شەڕ بکە ناتون شتێک بکەن دژی پرسیینەتەوەی یعنی ئەمە ئەگەر هەر گۆڕانکاریی ناوچەی وقلیمی دروست بێت بەڕێز کاک عەلی هەرێمی کوردستان کە جێ ئومێدی هەموو ئەوانە بوو کە لە پارچەکانی تریش مەسەلەن هێشتا ئازادیەکی تەواوەتی نییە لێمان تێک ناچێ بە دڵنیایی یەکێک لەو شوێنانەی کە یەکجار زوو شکستی پێ دێ زۆر زوو شکست دەیشکێنێت و لە شوشەی ناسکترە لە چاو ئێران و لە چاو سووریا و لە چاو وڵاتانی دیکە دەوروبەر یەک لەو جێگانەی کە زۆر زوو بە چەقەنەیەک لە ناومان دەبەن کوردستانە چونکە کوردستان هیچ بناغەیەکی یەکێک لە هەرە بناغە گەورەکانەوەیەکە میلەتی خۆت لەگەڵ بێت میلەتی خۆی لەگەڵ نێ ئەوڕۆ دەسەڵاتە ئەو دەسەڵاتی ماڵی بارزانێ بۆ خۆی باش دەزانێت دوێنێ شێوە لە بەرنمەیەکیدا باسی ئەوە بووکە کە سەتا چەندی خەڵک بەشداری کردووە کاکە خەڵک لەگەڵت نییە
خەڵک کە قسە ناکە وەڵڵا لەبەر ئەوەیە کە دەڵێ ئەزمونەکەم ئیتر وڵا درەنگ بوو تازە ئیتر ئەو ئەزمونەش خەڵک بەلایەوە گرنگ نییە چونکە ئەتۆ هیچ حرمەتێکت بۆ ئەو ئەزمونەی نەهێشت ئەو ئەزمونە وەختێک دەمایەوە وەختێک ئەو خەتەرەمان ڕەفع دەکرد لە چوارچێوەی دنیادا ئەوە بوو کە ئێمە نموزەجێکی جوانی دموکراسی پڕ لە عەدالەت پڕ لە خۆشگوزەرانیمان پێشکەشی وڵاتە دەتوانرا ئەوە بکرێ ینی کەس دەست وڵاتی ئیقلیمی ئێران و تورکیەوانەمان پێدوش بنە ئەوان دەستیان دەگرتین ئەگەر ئێمە پەروەردەیەکی جوان پەروەردەیەکی نیشتیمانی و نەتەوەیی دوور لە دەستی حزبی پێشمەرگەیەکی منەظەم و ڕێکخرا و خزمەتکرا و مەسەلەن هەموو ئەوانەمان هەبووە جادە و بانێکی باشمان هەبوایە کەس دەستی دەگرتین کارزانە ئەمن نەوەدەکانم لەبیرە لەو سلەیمانەی تۆ کە لی دانیشتووی بەڵێ مەعاش نەبوو فەقیری زۆر بوو عەمودەکان بە پێوە نەمابوون تەلی کارەباکان هەمووی دزرا بوو بەڵام هەر ئەو مامۆستایانە بە بەلاش دەرسیان دەکوت بە بەلاش پەروەردەیان دەکرد ئەو میلەتە ئامادەی هەموو فیداکارێک بوو هەموو فیداکارێک مهم ئەوەیە کەمە ئیرادەیەکمان هەبوایە ئیرادەیەکمان هەبایە ئەو دەمی کە لە 92یەکی هاتینەوە هیچمان نەکردایە بەس لە باخچەی مناڵانەوە پەروەردەی مناڵەکانمان کردایە پەروەردەمان کردایە کە جۆ بۆ یەکتر بگرن پەروەردەی ئەوەمان کردایە کە فێری دموکراسی بن پەروەردەی ئەوەمان کردایە کە خۆیان پێ بگێنن پەروەردەی ئەوەمان کردایە کە بتوانن مناقشە بکەن ئێمە ئەوەمان نەکرد ئێستا من زۆر جار ئەو ڕۆژانە برادێکی کۆنم دیت لە کۆبوونەوەی لۆزان لەو مەکتەب سیاسی کۆنانەی یەکێتی کوتم بڵایی من زۆر جاران من ڕخنەگر بووم لێتانە بیشەدایم بەڵام ئێستا زۆر جار دەڵێم هەزار ڕەحمەت بە ئێوە هەزار ڕەحمەت کوتی ینی کاک عەلی دەڵێ هەزار ڕەحمەت بە کەفندز کتم جا تۆ وای دابنێ بەڵام کاکە تۆ بزانە ئەگەر ئێمە توانی بامان پەروەردەیەکی دروستی ئەوانە بکەین لە 92یەکەوە ئەم ڕۆکانە سێنەوە پێگەیشتو لە 92یەکەوە یعنی تۆ حسابی عشیمەتی کوردستان بکە 165 ژێرەوەی 35 ساڵە یعنی ئەو 165 ڕاپەڕینی نەدیوە ئەو 165 جا ئەگە 5 ساڵەکەش حساب بکەین ئەوە دەبێتە 170 کە 5 ساڵەشی چی لەبیر نییە 10 ساڵەشی چی لەبیر نییە یعنی ئێمە بزانە چیمان لە دەستداوە ئەوە بەراورد ناکرێت لەگەڵەوەی کە ئەمن بینایەکم ڕووخا بوومە لەرزەیەک هات یا مەسەرەن کارەساتێک هات بەنداوێک ڕووخا ئێمە نەوەمان لە ناو بردووە نەوە بە چی جوبران دەکرێتەوە سێنەوە کە ئێستا عشیمەتی 165 کوردستان دروست دەکەن ئێمە پەروەردەیەکمان کردو سەقەت ئەوە نیە دەنگ ناکەن ئەوە نیە هەر بەولادا عەلیە بەولادا زەردەشتە بەولادا ینی دەبوو ئێستا کونێ بە سەدان و بە هەزاران سەردەشتا بایە بە سەدان و بە هەزاران عەلی قسەی کردبایە بۆی کە بە ئاسانی نەوێرنە عەلی ئەگەر ئەتۆ 100 عەلی بێ قسام بکە 1000 عەلی بێ قسام بکە ئەوان چۆن دەوێرن بێن یەخێ عەلی بگرن بۆیە ئەمن دەڵێم ئێمە پەروەردەکەمان سەقەت بووە پەروەردەکە بۆ سەقەت بۆ چونکە ئەوانە پەروەردەیان کرد باش کاک عەلی بۆی پرسیارێک بکەم کە عنی بۆی گەربینەرێک تەماشای ئێمە دەکا بزانێت کە ڕوون بێ مەسەلەن جەنابەت ڕقت لە مەسەلەن ڕەنگە سپینێ کۆمەڵێک راپۆرت و ڤیدیۆت لەسەر دروستکەن ڕقت لە مەسەلەی کوردایەتیان لە داخ و لە قەهر و لە ئازارێکی نیشتیمانیت هەیە من 100 جارم باس کردەوە دیسانەکان پێویست ناکە من دیفاع لە خۆم بکەم کاک زاناجان بەڵام بە شایدی مێژوو بە شایدی مێژووی 35 ساڵم کتێبێکی 600 لاپەڕەیم دوێنێ پێرێ بڵاو بۆتەوە مێژووی ژیانی خۆمی تێدایە وەکو گەنجێک هاتوومە ناو خەباتی سیاسیەوە مێژوویم بنەماڵەکەمی تێدایە من هەمیشە و دایم خۆم بە خزمەتکاری دایکی نیشتیمان زانیوە هەمیشە و دایم ئارەزوو خولیای من ئەوە بۆ کە کوردستانێک بە ئازادی ببینم ئێستاش تەنیا ئارەزووی من پێش مردنم ئەوەیە کە کوردستانێک بە ئازادی ببینم ئەوانەی کە ئەو قسە و قسەڵۆکانە دەکەن وەکو باسنیوس و وەکو خوا کوورک و وەکو کورکەی 24 و ئەوانە کە کردویانە و لە فەیسبوک و بە هەزاران ئەکاونت دروست دەکەن بڕۆن ئەو شە فەقەت جنێو بە عەلی بدەن ئەو سمێڵ پشیلەیە ئەو سمێڵ پشا ئەم سمێڵ نازانم چییە ئەوە دیالۆگ بۆ لەگەڵ من باوەڕم پێ بکە ئەمن ئارەزوم ئەوە بۆ کە یەک جار کۆمنتێک شتێک ببینم کە بتوانم جوابی بدەمەوە تا ئێستا جوابی یەکدانم نەداوە دا ئەوانە فێری شتێکی دیکەش بوون خۆیان بنەماڵەی بارزانی قەت خۆیان لە قەرێ ئەوە ناکەن
قەت نایانوەکو کەماڵ کەرکووچی باسی حەکاری بکەن، قەت نایانوەکو عەلی عەونی باسی نازانم سەردەش عوسمان و ئاوانە بکەن، بۆ خۆیان لەو شتانە نادەن، بەرین لەو شتانە بەیانی دوو بە ئەوانە بە مەداحەکان دەکەن، ئەوە مەداحەکانم بۆیان دەکەن، ئەوە ئاریەکانم بۆیان دەکەن، ئەوە فەرهادەکانم بۆیان دەکەن، بەیانی دوو بەیانی کە شتەکەیان لێ سوور بۆەوە شتەکە کەشف بوو شتەکە بوو بە کارەسات وەڵڵاهی خۆ کاکە من نەما کردەوە وەڵڵاهی کاکە وەڵڵاهی مەما پێمان بکە باش ئەمە دەکرێت حیزبێکی ئاوا زڕ و زەوەن 100 قسەکەری هەبێت ئەخە دەکرێت شتیوە هاکەیەوە هەمووتان قسەکەرن ڕۆژێک عەلی عەونیە ڕۆژێک کەماڵ کەرکووچێ ڕۆژێک ئاری هەرسینە ڕۆژێک نازانم ئومێد خۆشناوە کاکە ئێوە حیزب نین ئێوە خێڵن خێڵ ئەم خێڵە بە کاری ئەمڕۆی مۆدێرنیتە نایە ئەمڕۆ کورد قۆناغی مۆدێرنیتە تێدەپەڕێنێ ئەوڕۆ کورد قۆناغی تێدەپەڕێنێ کە پێی خۆشە بگاتە مستەوای کۆمەڵانی خەڵکی دنیاە لەباری مۆدێرنیتەوە لەباری تەکنۆلۆژیەوە بۆیە بەڕاستی دەڵن ئێوە یەستردەیمەنن ئێوە پیاوەکانی دوینێن پیاوەکانی خێڵن تکایە دەستمان لێ هەڵگرن دزیوتانە شۆڕشتان چاواشە کرد چاواشەتان کرد بەستە دەستمان لێ هەڵگرن بێمانگەڕێ ببوورە چەند ماوەیەک پێشوو ڤیددیۆیەک بڵاو بۆ وابزان بەڕێستی وەکو ڕۆژنامە نووسێک یان ڕۆشنبیرێک لەگەڵ سەرۆک مام جەلال دانیشتووی مەسەلەن چەند بە هیواوە پرسیار دەکەن باسی ڕاستکردنەوەی مێژوو دەکەن پێم وانە توێکێتیش بوو بیت مەسەلەن بەڵام وەکو ڕۆشنبیرێک وەکو کوردێک وانە گفتوگۆ دەکەن ینی ئەم ڕۆحیاتانە هەمووی کوژرا مەسەلەن لە ناو برا ئێستا مەسەلەن من وەکو ڕۆژنامە نووس ئەو بیکەمە معلومە و پرسیاریش مەسەلەن گەنج دەیان گەنج سەدان کەنج بێنی ناتوانێت لەسەر ڕێوێکی مێژووی ڕاست قسە پرسیار بکە گفتوگۆ بکە یان بێ لەگەڵ سەرکردەیەک دابنیشێ بڵێ ئەوە ڕازنی ئەوە وابوو پرسیاری لێ بکە ئەمە چۆن بوو ینی بۆ ئەم ڕۆحێتە نەما وڵا کوشتیان کاک زاناجان دەنا خۆفیعلن نمونەیەکی باش تێناوە ئەو دەمیکە من لەگەڵ بە ڕێز مام جەلال دەچووم 2 سەعات دادەنیشتم کامێراکەم هەڵدەکرد و یا لەگەڵ مامۆستا براهیم ئەحمەد ئەو پیاوە ڕۆشنبیرە دادەنیشتم بە سەعات و بە 2 سەعات و بە 3 سەعات مقابلەم دەکریا لەگەڵ خەڵکانی دیکە زۆر لەگەڵ کاگنۆشیرەوان لەگەڵ زۆر خەڵکی دیکە ینی دکتور عێزەدین مستەفا ڕەسوڵ گەنجێک بووم بەڕاستی ینی ئەو تەجروبەیەشم نەبوو قەتیشم بەخۆم نەکوتە ڕۆژنامە نووس بەڵام ئەو لەسەر ئەوەی کە ئۆڕاڵ هیستوریم بیسپووکە مێژووی زارەچین بیسپووکە تەنیا مێژوویەکە کە دەتوانێت ڕاستی لێ دەربێنی مێژوویە کە دەسەڵات دەینووسێت فشەیە مێژوویە کە دەسەڵات دەینووسێت درۆیە مێژوویە کە دەسەڵات دەینووسێت چاواشەیە من ئەوانە فێر ببووم و بۆیەش هەدەستم کرد بە ئەوەی کە مێژووی زارەکی بکەم ینی مێژوویە بکەم کە خەڵک بۆ خۆی ڕووداوەکان بجێڕێتەوە ئەمن ئێستاش ئەو ڕۆکانش پێم وابێ مێژووی زارەکی یەکێک لەو مێتۆدە ئاکادیمیانەیە کە باوەڕ پێکراوترین مێژوو دەتوانێت بنووسێت لە دنیای ئاکادمیدا نەک ئەو مێژوویە کە کاک مەسعود دوێنە نووسیوێتی کوڕکاکە 6 کتێبی دەرداوە 6 کتێب بەچێ دەخێنرێتەوە ئەم هەمووە ئەو کاکە هەمومان دەزانین تۆ نییەوە هەمومان دەزانین مەداحەکان بۆ دەنووسن بەداخەوە مەداحی سۆرانیشیان زۆرە مەداحی سۆرانین کە ئەوانیان بۆ دەنووسن ئەوە لە زمانی مەلا مستەفاش زمانی مەلا مستەفاش کە کۆبوونەوەیەکی لە ماوەت کردبوو زۆر بە پیسی باسی سۆرانی کردبوو ئەمانە ئێمەیان پێ هیچە ئەوانە خۆیان پێ زۆر لە ئێمە گەورەترە ئەوان پێیان وایە کە خوا پێغەمبەری ناردۆ بۆ ئەو میلەتە جاهیلەی کە پێی دەڵێن کورد ئەوان ئاوا بیر دەکەنەوە دەنێ خۆیاندا لە نێو ڕەشماڵەکەی خۆیاندا لە نێو ڕەشماڵەکەی خۆیاندا دڵە کاکە باگوو بخۆن با بە خۆیان چ دەڵێن با بڵێن ئەمە حقیقەتێکە کە دەبێت میلەتی کورد تایبەت لەو هەڵبژارنەی وریا بنەوە ڕایان سڵەچێنین کاکە ورن چیدی کە دەنگ مەدەن بوانە حەزم دەکرد گفتوگۆ لەگەڵ جەنابەت بەردەوام بێ بەڵام کاتی بەرنامەکەی منیژەوێ سوپاس بۆ بەڕێز مامۆستا عەلی کەریمی نووسەر و ڕۆژنامەنووس ممنونم خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامامان پێشکەشکردن ئێوە ژەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ